بەناوی خی بەخشندەی میهرەبان خۆشەویستانم زۆر خۆم بە خۆشحاڵ و ئاسوودە بینم کە لە بەیانیکی تر خی گەورە تەمەنی پێبەخشین بینەوە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویست لە بەرنامەی پەیامی ڕۆژ جەژن دووبارە و سێبارە لە هەموو لایەک پیرۆز خی گەورە جەژن کاتە خێر و خۆشی بۆ هەموو میلەتی کورد بۆ هەموو کوردێک لە هەرجێکی ئەم دنیاە خۆشەویستان ئەم ڕۆژ با چەند تەوەریەک لە خزمەتی ئێوەی ئەزیز و خۆشەویستا بین تەوریەکەمان تایبەت هەیە بە گەشت و سەیرانکردن چۆن بتوانین ژینگە بپارێزین بەڕاستی تا ئێستا شتاکی ئێمە ڕۆشنبیری شیواینیە لە پاراستنی ژینگەکەی و وەخت و زروف و کاتی مەوسمی سەیرانیشە لەم هەینیەوەی تر بەردەوام خەڵک تا چەند هەینی داهاتوش تا گەرمەکە بەردەوام دەچنە دەشت و دەچنە سەیرانگاکان و ئەوە بزانین چۆن بتوانین ئەم ژینگە جوانەی کوردستان بپارێزین بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا ئارام سالار ئەحمەد سەلیم جێگەری سەرۆکی کۆمەڵی کوردستانێکی سەوز مامۆستا ئارام زۆر زۆر بەخێر بێ جەژنە پیرۆز و هەر لە جەژناوی حەزەکەم پەیامی خۆت نێری بۆی جەژنەوە فەرموو پیرۆزبایەکی گەرم لە سەرجە موسڵمانانی جیهان و کوردستانەکەم خی گەورە ڕۆژ و تاعاتی هەمووانی قوبڵ کردبێ هیوادارم جەژنێکی ئاشتی و خۆشی بێ بۆ هەموو تاکێکی کوردستان و جیهان ئامین ئینشاءالله مامۆستا ئارام وردە وردە خەڵک بەرە و سەفرە و سەیران و گەشت و گوزار ئەڕواتە دەرەوە ئەمێ بۆ دەست پێ بکەم چۆن بتوانین ئەم ژینگە جوانە بپارێزین یعنی ئەم ژینگەی کە بەڕاستی دەبینین لە بەهارانە کوردستان دیمەنێکی زۆر جوانی هەیە بەڵام زۆر جار ئەچینە سەیرانگاکانە بینین ینی زۆر خراپ شێواوە زۆر خراپ ینی پاشە ڕۆبەجێ هێڵراوە چۆن بتوانین ئەم ژینگە جوانە بپارێزین دەست خۆش بێ وەکو خۆ باسەکە ئێمە ژینگەی کوردستان ژینگەیەکی جوانی هەیە تاوان لە سەرەتای دروستبوونی مرۆڤ و هەموو چالاکیەکانی ڕۆژانی مرۆڤ و قەرەباڵخی و چڕی دانیشتوان کە وردە وردە زیاد بۆ کارێکی دروستکردنی پیسبوونێکی بێشمار بەڕاستێکی ئەوەندەی پیسبوون ڕوویاوە ئەوەندە پاکبوونەوەی ژینگە ڕووی نایەوە چکە بەردەوام هەموو ئەرک و چالاکیەکی ڕۆژانە پەیوەزی مرۆڤ پەیوەست بە ژینگەوە و لە جیهانی شام دیاردێ ینی ڕوویاوە ئەمە نییە بڵێن هەر کوردستان ژینگەکەی بەرەو پیسبوون چویان وڵاتی عێراق بەعام لە جیهانە لە دوای پێشکەوتنی کەرتی پیشەسازی و لە دوای کوشت و کاڵ دوای ئەوە کەرتی پیشەسازی کە پێشکە وردە وردە مەعاملەکان زیادی کرد ڕێژەی دانیشتوان زیادی ئەمە بوو بۆی ئەوەی کاریتر جیهان بەرەو پیسبوون ئەڕۆیوە ئەو مادانی کە بەکار هاو کە مرۆڤ بەکارێنێ ڕۆژانە کە باوەندی خامی پلاستیک کە هاتە بەرهەم و ڕۆژانە چەند هەزارە تن کە مادی پلاستیکێتە بەرهەم ئەمانەش هەموو کاریگەری هەبوو ئەنجە ئەو مادانی تریشکە هاتوو ڕۆژانە مرۆڤ بەکاری ئێنێ ئەمانش ئەگەر بۆ کارێکی زانستی و بۆ کارێکی باش نەتوانی ڕیسایکلین و کۆکردنەوەی بۆ بکەیت توینیکەی ڕەبڵام ژینگە ڕۆژ بە ڕۆژ پیسرێ بێ بەڵام ئێمە چۆن بتوانین هەوڵ بین کە ڕێگری لێ بکەین نەگەر بێن باس بکەم ئەم ساڵ کە باسی کوردستان بکەم طبعاً جژنی بڵێ نەورۆزمان یادی نەورۆزمان کەوتە مانگە ڕەمەزانی پیرۆزەوە ئەتوانین بڵێن خۆشبەختانە کە بوو بەوەی ئەوەی کە ژینگەی سەرنگاکانمان ژینگەیەکی زۆر تەندروست دەرچوو پاک دەرچوو لەبەرەوەی دەستی مرۆڤی پێ نەگەشت لەم کاتەیە چونکە بەڕاستیەکەی ئێمە وەکو خەڵکی ئێرە ئەگەر تاک و شاریەکی بەقۆتی نەبێ بۆ پاراستنی ژینگە ئەبێ خۆزگە بۆ بخوازین ئەو مەراسیمانە یان ئەو یادانە کە ئەبێتەوەی پیسکردنی ژینگە بۆ کارێک نەکرێ باشتەوە گلۆی کە ژینگەکە وێران بکرێ بەڵام مامۆسارم تەقیمێکتان بۆ کرد لەو کاتەیە بەڵێ ژینگەی سەیرانگاکان زۆر ژینگەیەکی خاوێنی هەبوو ئاوەکان و سەرچاوە ئاوە سازگارەکانمان زۆر پاکوتەمیز دەرچوون و توانرا بڵم گەشتەوە ئەو کاتی کۆرۆناکە کە سەردەمی کۆرۆناش بە هەمان شێوە بینیمان نەگەێت جیهان بەڵێ بێ بڵێن خێری ڕەمەزان بنووسێکەوە بەداخەوە بێ با بڵێنە ژینام ئەمە کەسێکمان پێمان خۆشە کە خەڵک دڵی خۆش بێ خەڵک گەشت و سەیران کە خەڵک بۆ جێوێکی ئارامکردنەوەی مێشک و دەروون لەو هیلاکی و جەنجاڵی ڕۆژانە و ئیشکردن و ئەوانە بچێتە شوێنێکە و بێتەوە جێوێکی خۆی بەڵام ئەبێ بژڵین کە ئەوەی هۆکارەکەی کە بۆی پیسکردنەوەی کە ئێمە ئەو تەبەنیە ئەکەین و ئەڵێن هیواخوازین وا بووە بەڕاستیەکەی هۆشیاری تاکمان نەگەشتووە تا ئەو ڕادەیە کە هەست بۆ بەرپرسیاری تێ بکا کە چووە شوێنێکی گەشت و گوزارەوە ئەبێ بزانێ بۆچی ئەچێ یا بۆچی ئەچێتە سەیرانگاکان و ئەبێ لە دوای خۆشی ئەو شوێنەوە جێبهێڵێت کە بتوانرێت کەسانێکی تر چوونە ئەوێ
دەستخۆشی بکەن یان ڕەحمەدیان ژینگەیەکی تەندروستیان بۆ باوسارم بۆچی ینی خەتشکی قسە سەر خاڵێکی زۆر جوان بۆچی هۆشیاری خەڵکەمە ینی ڕۆشنبیەی خەڵکەمە لەوەی کە بۆ نمونە چێتە سەفرەیە سەیرانی پارسەڵۆکەی ناکاتە علاقەیەکەوە ینی لەگەڵ خۆیان باتەوە لانی کەم لە شوێنێکە لە شوێنێکی زەبەڵا نەفڕی بە ینی بۆ هۆشیاری تاکەمە ئەمە چێری بەرپرسە طبعا هەموو هەر دوولای لێ بەرپرسن هەم حکوومەت و هەم تاک هاوڵاتی خۆشی کە بەڕاستیەکەی ئێمە ئەبێ بتوانری قانون ئەگەر قانونێکی یاسایەکی بڵین گشتگیر ئەمانی کە هەیە پەیوەست بە ژینگە ڕاستەوخۆ تطبیق بکرێت لەسەر هاوڵاتی کە ئەمە لایەنی حکومیەکەی باسەکەن هاوڵاتیش ناتوانێت بەو شێوەزە ڕادەبەدەرە بەبێ هیچ شتێک بتوانێت ژینگە پیس بکات و ئەمە لایەنێکی تری لایەنی هۆشیاریەکە ئێمە بەردەوام باسمان کردو ئێمە بێ لە پەروەردەوە هەوڵبین ئەم فکری کە تەلەبەیەک لە بیدایەتەوە لە قوتابخانەکەی و لە ابتیداییەوە پەروەردەی بکەین بە شێوازێکی و فکرێکی ژینگەیی جوان تەطبیق بکەین لە مێشکاکە لە خوێندنگاکەی خۆیەوە دەست پێ بکە کە لە ماڵەکەی خۆیەوە دەست پێ بکە کە شت فڕێنەدا و پاراستنی ژینگە چیەوە ژینگەی بۆ ڕوونکەیتەوە ینی ئەمە بگرێتە پرۆگرامێک و لە خوێندنگاکانە بە قوتابیان بوو تێت و زەیەکەی دوایتر ئەمە گەورە ئەبێ کە گەورە بوو تاکێکی وشار دەرەچێت لە بری ئەوەی لە ناو سیارە و تومبیلەکەی ماڵەوە شت فڕێباتە دەرەوە ڕێگەری لەو کەسانە ئەکاگەر تاکێکی پیان مناڵێکی وشار دەرچێت لەوانی ناو تومبیلەکە کە شت فڕێنێنە دەرەوە کویکەنەوە ئەمە وردە گەورە بێم جیلە ئەم نەوەی گەوراوە سیرەکەی هەمووی تاکێکی وشار دەرەچیانی بیگەڕێنەوە بۆ هەردوولا لە هەموو عالەمیشا بە دوو ڕێگەی یان پەروەردە یان یاسای وڵات ئەم دوانە ئەتوانێت خەڵک وا لێ بکە ئیجباری بکە کە ڕێڕەوێکی ژینگەی و تەندروستی وەربژێت ڕۆڵی قوتابخانەکان هەستەکەی ڕۆڵێکی باش بۆ لە ماوەی ڕابردووە کە وەکو قسەکەت زۆر جوان سەرچێکی زۆر جوان کە بەڕاستی داینەمۆی هەموو شتێک دەبێت لە منداڵیەوە ینی بتوانی پەروەردەی بکەی ینی تۆگە بتوانین لە منداڵی و مناڵێک بەم شێوازە پەروەردە بکەی بێگومان هەتا کۆتایی تەمەنی دەزانێت قەدری ژینگە چێت دەزانێت قەدری ئەو ژینگە پاکی کە تایەتی هەر بۆ هەم تەندروستی خۆی کە خۆمان خۆ نەزانین مامۆستا زۆر جار ینی بەهۆی ئەم ژینگەیەوە ئینسان تووشی سەرەتان هەبێت تووشی نەخۆشی خراپە بێ ینی پێ دوایە ڕۆڵی قوتابخانەکان باش بووە بەداخەوە لەبەر ئەم هۆکارانی کە پێشووتر بووە بۆی قەیرانی دارایی و بایکۆتکردن و نەبوونی قوتابخانەکان و ڕەنگە ئێستا ئەم چەند ساڵە بەس فریای ئەوە کەوتون کە ئەو مەنهەجەی هەیە بە کورتی پوختی بیگەانی فریای ئەوە نەکەوتون بتوانن دەرسێکی ژینگەی باش پەروەردەیەکی جوان بوو مناڵانە بن چکەم نەوەش وردە گەورە بنەوە وڵاوەک پێویست نەبووە بەڵام ئێمەوەکو ڕێکخراوەکان بەردەوام ئێمە توانیمانەکە زۆربەی ڕێکخراوەکانی سا پێم وابێت نزیکەی 200 ڕێکخراو هەیە گەل لەو 200 ڕێکخراوی ژینگەییە باس بکەم نزیکەی چەند کەسێک بڵێن چەند ڕێکخرا 15 ڕێکخراویشی ئەکتیڤ بتوانێت سیمینارات یان خولی ژینگەی یان دەورە لە مەکتەبە قوتابخانەکان بکاتەوە کە ئێمەوەکو خۆمان بەردەوام وەکو کۆمەڵی کوردستانێکی سەوز هەمانە لە خوێندنگاکان بۆ شارکردنەوەی ئەو خوێندکارانەیە کە ئەمە کاریگەری ئەبێت مادام پەروەردە فریا ناکەوێت بۆی ئەمە هۆکار و قەیران و دارەویشتەوە ئێمە بتوانین جێگرەوەیەکی دەستیەوان بین بتوانین ئەو کەسانەیان ئەو تاکانەمان لە دەست دەرنەچێ بتوانین لە کاتی خۆیان ئەو بابەتە ژینگەیانە هەیە بیگەێنین پێیان و بۆی تاکێکی تەندروست دەرچێت لێکەوتە خراپەکانی نەپاراستنی ژینگە چیە ینی دوجار ئێمە دووچاری چێ بین ئەگە ژینگە نەپارێزین وەڵاهی خۆمانە بێ هەموو ئەومان لە بەرچاوە کە ژینگەی وڵاتەکانمان وڵاتی کوردستان و عێراق و عام کە چۆن پیس بووە و لێکەوتی زۆ خراپیە بێ ئەو کاریگەری نەخۆشە بەردەوام لە تاکی کووردا زۆر بوو زیادی کردووە با بڵێن هەر بە نەخۆشی خراپەکانی وەک شێرپەنجە و شێرپەنجەی سی کە یەکێکە لە کاریگەریەتی نەخۆشیەکان کە بووی ڕاستەوە خۆی دووکەڵی و پیسبوونی بەرگە هەوای کوردستان بڵین زەویەوە بە عام کە تووشی ئینسانە بێ ئەویش هەمووی لێکەوتەی بەکار ئەم ئۆتۆمبیلە زۆرە بێ شمار و ئەم کارگانە و کامەژ هەمووی گازی خراپی دیۆمۆکسیدی کاربۆنەکەنە بەرگە هەواوە و ئینسانی شاڵ لێمژێتەوە تەبان ئەو هەڵمژینەوەی گاز و خراپە بۆ سیت کاریگەری هەیە بۆ جەستە بۆ دەمار بۆ مێشک بۆ دڵ بۆ گورچیلەکان بۆ جگەر تاک بە تاکی جەستە ئەندامەکانی جەستە بێبەری نابێت لە زیان بەخشینی ئەو مادە خراپی کە هەڵێمژی بۆی ئەو گازە دۆمۆکسید یان بۆی ئەو پیسکەرانی کە بەردەوام تۆ لە مادی پلاستیکی و مادانی کەوتمان بەکارێنی ئیترا لە سەیرانگاکان بێ کە ئەمە تۆ فڕێ بێ ئەوش دەچێتەوە ژێر خاک یان ئەچێتە ئاوە لە ئاویشەوە ئەچێتەوە هەم سەرچاوەکانی ئاو کە پاک ناکرێتەوە لێەوە ئەو ماوادانی کە تایەتی کاریگەری لەسەر
زیندەوەرانی ناو ئاوەکە تۆش دوای ئەو زیندەوەرە ماسی بێ هەر جۆرێکی تر بێ خۆیتەوە کە خواردتەوە ئەویژێتەوە هەم جستەیتەوە هەم ئاوەکەژە خۆیتۆریێتەوە جست یعنی سیلسیلەی ژینگە پەیوەستە ئەڵقەیەکە و پەیوەستە بەیەکەوە دەکرێت بەشێکی زۆری نەخۆشەکانی ئەم سەردەمەش ژینگەلی بەرپرس کاریگەریەکی زۆر گەورەی هەیە بەڵێ ڕاستەوخۆ کاریگەری هەیە لەسەر تەندروستی مرۆڤ و ئێمە بێ بتوانین ئەمە کەم بکەینەوە خۆمە لە جیهانە هەیە بەڵام چۆن بتوانین کەمترینی کەین بۆ ئەوەی کە تاکێکی دیقەت بە کە تو ێستا یەکێکی وەک خەستەخانەی هیواکەلی و نانەکەلی لە هیوا و نانەکەلی لە هەولێر ئەبینین کە ڕۆژانە چەند کەس داخلی و خەستەخانەیە بێ وەرە و ئاماری ئێستا وەریگرێ لە چەو ئاماری کە چەند ساڵێک پێش ئێستا هەبووە تەبەن ڕاستە ڕێژەی دانیشتوان زیادی کردو و وردەوردەوەش بەڵام ئەبێ زۆر زیادکردنەکە زیاد لە حەدە ینی بێشمارە وای لێ هاتووە وەکو نانی گەرم چۆتە سەر سفرەی هەموو ماڵێک سێرەکەی هەموو کەسێک نەخۆشیێکی ئەم خراپەی هەیە یان زیادی کردووە لە هەموو ماڵێکە ینی پێوەی ئەناڵێنێ و سیرەکەی لە پڕەڵێن کە ئایبی نەبووە لە پڕ سیرەکەی بێ فاسیەکەی نەخۆشیەکی لەم خراپەی هەیە و کاریگەریە بۆیە 100% ژینگە و ئەو خواردنانەشی کە لە دەرەوە باهمیان نەخێنەوە ئەو مەوادە خواردنانەی کە ئێمە بۆمان هەیە بەبێ کوالیتی کۆنتترۆل لە سنوورەکانەوە بێشمار هەندێک مەوادی خراپ داخلی عێراق و هەرێمی کوردستانە بێ و کوالەتێکی کۆنتترۆلی جددی نییە ئەم ماوادە بەچی پێگاتووە ئەو ماوادانی کە بۆ حافزەی ئەم مادە قوتوانە لە قوتونراوانە بەکار هاتووە چییە سیرێکی زۆربەی کات خراپ بۆ هێناوێنە دایانەوە ئێت و ئەمە خۆیتەوە تەمان ماوادی کیمیایی تایە ماوادی خراپتری تایە نازانین ئەو شتی کە بۆ دی ئەی خۆی لەمان ئێمە شتی بەرەمی خۆماڵیمان بەداخۆ زۆر کەمە هەستکردن بە بەرپرسیارەتی و پاراستنی ژینگە زۆر جار ئێمە خەڵکە دوێن ئەڵێ من خۆم گوێم لێ بووە باوەڵ سارە بەڵێ لەم وڵاتەیە خاوەنی بستێک زەوینی بیتر من چ ئینتیمایەک خۆشەویستێکمەوە بۆ ژینگەکەی بۆ بیپارێزم ینی ئەمە قسێکی دروستە هیچ دروست نییە بەڕاستێکی چکە ئەم زەویەی هەمومان ڕاستە تۆ یان بە مڵکەوە نییە ئێستا لە هیچ وڵاتێکە هیچ کەس بەڕسمی خاوەنی مڵکەکەی خۆی نییە هەموو یەگەڕێتەوە بۆ حکمی و کەرتی دەولەت ینی ئێمەش نابێت بۆ شێوازە بیرکەین وەڵام من بست نەخێر ئەم زەویە هەمووی تۆیە بەڵام تۆ چۆن پارێزگاری لەیەکەوە تۆ چۆن تایە ئەژیت ئەتوانیت بژیت تۆ ڕاستە لێرە شوێنێکی تر نییە بەڵام سروش شاخمانەیە دەشتمانەیە دۆڵمانەیە ئەومووی زەویە و هی تۆیە تۆ چی بۆ سەیرانە چی بۆ گەشت دەواری تۆیە جامە تەپمانوایە کاچینار شوێنەکەمانەیە مەساحی هەمووی داگیرکەین بۆ خۆمان نێڵی خەڵکی ترتیایە ئیدارە بکە بەداخەوە زۆر کات سیرەکەین تەلبەنکردنی سیاجی باخ و ئەمانە بۆتەوەی ئەوەی کە تۆ بتوێتی بۆ گەشتێک نازانیم چی بۆ شوێدانیشی بەڕاستێکی سەیەکی هەمووی تەلبەن و باخکراوەکە ئێمە دژی ئەوەی بەڕاست بتوانێت سنوورێک دابنرێ بۆ دیاردانت بۆی خەڵک بە ئیسراحەت جاران سروشتە جوانەکە بۆ چیتە بندارێکەوە سەیرانیشتەکە ئێستا نازانین ڕووبکەیتە کوێیانە بێ سەیرانگای دوکان سەیرانگاکانی ئەوەی کە خۆی کە پروشتی لێ یان ئەبێ شوێنێکی تر نازانین لەسەر کوێ لابێ بۆیە بەڕاستەکەی زەوی هەمومانە و هەمومان لێ بەرپرسیارین هیچ کەس نەڵێ وەڵام خاوەنی ئەم زەویە نیم چکە تۆ بێ بیلەوە بکەیتەوە سبینێتەوە نەوەتە بێ ئەم نەوانی تۆشە لەسەر ئەم زەویاژین و ئەمان کاریگەریانە بێ لەسەرم پیس بوونە بووە ئەگەر تۆ بەم شێوازە بیر بکەیتەوە شێوازێکی دروست نییە و خراپ زۆر جارە بینین هەندێک دیاردی زۆر جوانی شەبینین ماوە سارام لە دوای سەیرانکردن لە دوای ئەوەی کە تەواو بن خێزانی بەڕێزی وە هەیە هەمووی بە کۆمەڵ ئیتر نەکارێکی خۆی بەڵکوی سەیرانەکەش پاکاتەوە یعنی ئەمە تا چەند گرینگە خێزان لە کاتی سەیرانکردنە لە کاتی گەشت و گوزارە هاوکاری یەکتر بێ بۆ پاراستنی ژینگە ئەبینین بۆ نمونە خێزانی بەڕێزیوە هەیە نەکات جێگەی خۆی بەڵکو جێگەی سەیرانکەرەکانی تریش یعنی پاکاتەوە ئەنی شێوازێکی زۆر جوان خێزان چ کاریگەری چیە لەم بارودۆخە کە تەواو ئەبنە کاری سەیرانکەکە کاریگەریەکی ڕاستم خۆی بۆی پێویستەکە ئەو کەسانی کاتچنە سەیرانگا یەکەم جار ئەو ماوادانی کە بزانن زۆ خراپە کەمترینی بەکار بێن گەڕانەوە بۆ ئەو ماوادانی کۆن ئێماگەر بیرمان بێ جاران قاپەکانمان فافۆن بوو یان ئستیل بوو برنجەکە کەوچکەکەمان ئستیل و قین بوو ئەمە دوای فڕێی نای دوای یێنیتەوە چۆنێ بێ شوی کەواتە لە بری ئەمە تو سەفەری بەکارێنی وایە کە ئەی خێتەوە ژینگە ئێمەش خراپە بێ کە ڕۆژانە ئەگەر ئامار وەرگری 1200 تەن خۆڵ و خاشاکی سلێمانیمانەیە ئەم 1200 تەنە لە 160 مادی پلاستیکی و شوشەیە لە
بڵێن ئەفو لە ١40 مادی پلاستیکی شوشەیە لە 160 مادی خۆراکیەکانە کە کراوەتە ناوی و ئەمە دواتر ئەچێتەوە بە خۆشبەختانە کە کارگەیەکی ڕیسایکلینمانەیە توانێت بەشێکی لەوە ڕیسایکل بکاتەوە. ئەمانەیە کە ئەگەر تۆ کەمتری بکەیتەوە مادە پلاستیکیانە لە کاتی سەیران و گەشتەکان و هەچ کەس لە لای خۆیەوە بتوانرێ ئەمە وردور دەکەم بێتەوە تەبان کاریگەریە بێ و کاتە خۆڵ و خاشاکەکە شکەمە بێتەوە وایە ئێستا تۆ چیتە سەیران جاران گە بچیتە نیو علاگە خۆڵە هەبووە ئێستا چی بە 3 علاگە ڕەشیش و بە 4 علاگە ڕەش دەرناچیت کە لەوێ خۆڵ و خاشاکە دوایتر لەوانەیە هەندێکیشی بۆ نێتەوە هەندێکی قورسە وەنیە سیارەکەت جێ نابێت و ئۆتۆمبیلەکان ئابێ بەجێ بێڵی کە بەجێ ئێهێڵی لە دوای خۆ سەیرەکەی ڕەنگە و دەقێت و هەستکەی مرتاح یەمە کۆ کردو تۆ بەڵام لە دوای تۆ ئاژەڵمانێ وەنیە ئەویش برسیەتی ڕەنگە هێ زەرفەکە دڕێنێ هەمووی بڵاوکاتەوە سەیرەکەی ئاینەشن کەواتە بۆ ئەوەی ئێمە بتوانین کەمترین ئەو مادانە لە سەیرانگاکان و لە سەفرەکانمانە بەکاری بێنین و هەتا بتوانی کۆیکێتەوە تا بتوانی بێنیتەوە باشترێ وەگلەوەی کە لێش بەجێ بیێڵی بتوانی لە شوێنێکا لە سیارە ئۆتۆمبیلەکە تا هەچ کەسەکە چەند سیارەیە بەیەکی زەرفێکیشی بەرکێ کۆیکێتەوە بێنیتەوە باشترە بۆی ئەو حاڵەتانە ڕوونایەکە باسم کرد. ئەوە سارم ڕۆڵی حکومەت چۆنە بینی یعنی نابینم حکومەت یاسای ڕێسایەکی بۆ پاراستنی ژینگەدا نابێت کە زۆر گرینگەوە ینی زۆر جار ئێمە بین کاکە وازی لێبێنەوە دوایی ئەو حەماڵەکەی پاچێکاتەوە ڕۆڵی حکومەت چییە کە بەڕاستی ئێمە هەمومان ینی بەرپرسیارین لەم ژینگە جوانێکە هەمانە حکومەت ئایا دەستێکی باڵای هەبووە لە پاراستنی ژینگە یاخود نەیتوانیەوە بەو شێوەیە ژینگە بەپارێزێ ساڵانە بە دروشم حکومەت بیستومانە لە کەناڵەکانەوە ئێمە بەرنامەمان هەیە پلانمان هەیە کۆنفرانسەکرێ نازانم بەڵام بەکردی هیچ دیارە بەڵام بەکردەی نەوەڵای شتێکی وای زەقمان نەبینیوە کە بڵین دڵخۆشکەر بێ بووی کە بتوانین ئێمە هەم ڕەنگە هۆکاری قەیرانی دارایی بوو بەیان هەر هۆکارێک ئەوان بیانی ئەوە بووە کە نەتوانراوە ئەوە بکەنیان ئالەتی مرۆییان کەم بۆی کە بۆ نەگە لە شارەوانیەکان بێ و خۆڵ و خاشاکە هەڵە کارمەندمان کەمە ئالیاتی خۆڕ کۆکردنەوەمان کەمە بووی کە نەمانتوانیوە جوان و شوێنانە پاکەینەوە تر ئەم هۆکار و بینانەشە بووە کە کاریگەریە بۆ بەڵام بە دەرەجەی یەکوەکوتم حکومەت لێ بەرپرسیارە بەڕاستێکی بە پلانێکی زۆر جددی دانێ بۆ پاراستنی ئەم ژینگەیە کە چەندین پرۆژە هەیە و کۆمەڵی کوردستانێکی سەوزی ژێمە پرۆژەمان زۆر تەقدیمی حکومەت کردووە کە چۆن بتوانێت بەڵام بۆی ناڵەمەڵە قەیرانی دارەوە ناتوانێت پرۆژە گەورانە ئەو پرۆژانە ئەگەر کورتی چین ینی چی گرنگی تیاوە بۆ هاوڵاتی کە ئێوە پێشەشتان کردو تا ئێستا جوابتان دەدراوەتەوە ئێمە پرۆژەی زۆر جوان یەکێک لەوانە ئێمە ئەم ئاوی پاشەڕۆی ئاوی تانجەرۆ ئەمە یەک پرۆژەیەک بوو ئێمە 10 ساڵ پێش ئێستا تەقدیمی حکومەتمان کردووە کە ئەمە کاری ڕیسایکلینی بۆ بکرێتەوە بەمەوە ئاوێک کە بتوانێت ئەگەر لە قۆناغی یەکەمە بتوانێت و ئاو بۆ خواردنەوەش بەکارنێنی کە خۆی توانرێ بەکاربێنی بەڵام بتوانی بۆ ئاودانەوەی زەرعات و بۆ ئاودانی بۆ برا جوتیارەکان بەکاری بێنەوە یاخود بۆ بەکارێنانی بۆ باخچە و سەوزایی ناو شار کە تۆ بتوانیت ئاوی پێ بێت وی دامی پێ بدەیت کە تۆ ماتوانین ئیسفادەی لێ بکەی مەیەکێکە لە پرۆژەکان پرۆژەی ڕیسایکلینی گەورەتر دابدرێت کە ئێمە باسمان کردو تەقەن خۆشبەختانە ئێستا هەیە لە سلێمانی کە هینی کاک فاروق کە کارگێکی ڕیسایکلینی داناوە هەتا حەدێک ئەتوانین بڵێن ئەو خۆڵ و خاشاکە لەوێ کۆکرێتەوە ئەکرێتەوە بە وزەیەکی تەندروست وزە تەندروستێکە مەبەسمە ئەکرێتەوە بۆ ماوادێکی خام بەڵام جا ناکرێتەوە بەداخەوە کە ماوادی شوشە و ماوادی پلاسی هەمووی ئەهاڕێ لەوە چینەی کەپس و دوای کەپسیەکەنەوە وردیەکەنەوە یکەنەوە مادێکی خامی بەسی دوایتر ئەم ماوادە بەکارێنێتەوە بۆ سوتەمەنی بۆ کارگەی چیمەنتۆکان کە هەر باشە لە بریەوەی نەوت بەکاربێن کە مادەیەکی پیسکەر و نەوتی ڕەش بۆ کارگەکانیان کارگەی چیمەنتۆکان هێن ئەم ماوادە بەکارێنەوە بۆ سوتەمەنی بۆ چیمەنتۆ شتەکانیان هەر باشە ینی ئەتوانین بڵێ هەم لە کۆڵیشمانە بێتەوە هەم قۆناغێکی ڕیسایکلینی باشیشە بووە ئەگە بتوانێت چەند کارگەیەکی ترین گەورەتر لەوە دابدرێ بۆ ماوادەکانی جا بکرێتەوە و ئەتوانرێت زۆر شوێن هەیە داواشێکە لەوانە هەر وڵاتانی چواردە ئەو ماوادە و لێ بکڕێتەوە ئەگەر خۆشی نەتوانی بەکاری بێنیتەوە بۆ بەرهەمی هەندێک لەو ماوادانی کە بتوانی بەکاری بێنیتەوە بۆ بەرهەمی خۆت ئەتوانین تەوجی وڵاتانی دراوسێ بکەیتەوە و ئاڵتونێکی سپی وایە لێتەکڕێت بۆیە ئەتواندرێ ئێمە و پرۆژانەمان هەیە کە تەقدیمان کردو پرۆژەی زۆر گەورەترمانەیە بۆ ژینگە بۆ کارگەکان
کە ئەم فلتەرەی کە دایان ناو بەڕاستێکی خۆشبەختی ینی پێ دوایە خۆشحاڵی بۆی کە ساڵ بە ساڵ هۆشیاری خەڵک باشترە بێ یاخۆت پێچەوانەوە ینی تۆ چۆن ئەیبینی ڕەوشەکە پێ دوایە کە وردە وردە ینی مرۆڤی تاچی ئێمە هەست بە بەرپرسیارەتی پاراستنی ژینگە ئەکە یاخۆت پێچەوانەکەیت ناتوانین بڵین باشترە لە خوا بەزیابێ لەبەرەوەی بتێو نەتێر کاتی خۆی بۆی نەبوونی ڕاگەاندنێشی بە قۆت یان بۆی نەبوونی ڕێکخراوی ژینگەی بۆی نەبوونی حکومەتێکی کە توای لە دوای جەنگ و شەڕەوە وەنیە پتێ کوردستان وردەوردە هەتا هاتۆتە مستەقڕ بوو هاتۆتە زەرزگە لە ساڵی نەوەکانەوە فەرقێک هەیە لەگەڵ ئێستایە کە 2024 لە سەر وەشیاری تاک بەڕاستێکی خەڵک درکی بەوە کردووە ئەگەر ئەم ژینگەیە بێ وردەوردە خۆی هەوڵ بۆ بە ڕەنگە ئێستا ڕاستە هەندێک کەسێ ئەگەر دیقەت بێن ڕۆژانە لە ئۆتۆمبیلەکانەوە یان پاشە ڕۆیەک هەڵایەتە سەر جادە بەڵام کەسانێک شێسا پیان عیبە ئای بەڕاستێکی شەرمەکا لەوەی شتێک فڕێباتە سەر جادەیان شتێک وەنیە زۆرینەشی تقریبەن وایە ڕاستە بیوە بەڵام هەندێکیشمانە هەیە بە زیاترەوانی برایانی کە لە باش باکووری عێراق بڵین لە ناوەڕاستی عێراقەوە سەردانی عێراقن بۆ گەشت و گوزاری دیقەتمان ناو ئەوانە زیاتر ژینگە پیسەکەن بۆی فکرێکی ژینگەی وەشیارێکی نیان نیاندیوە وەکو خۆشمان چوینەتە شوێنەکانە نەزانین چەند ژینگیان پیسترە وەک لێرە کوردستان ژینگەی جوانترە بمانەوێت ساکەکانیشی هەر چۆنە بێ وشارترە خەڵک جاران خۆڵ و پاشەڕۆی ماڵەکانی هەڵەیە کەلاوەکەی تەنیشتی خۆمان بەڵام ئێستا کەسەوەی لە ڕوونایە ئەی کاتە سەرلەکەی خۆڵەوەی کاتە شوێنی خۆیەوە کە ئەمە هەنگاوێک کاتوانین بڵین خەڵک وشیار بۆتەوە بەڵام ماومانە چونکە خەڵک زیادەکە ڕۆژانە پیسکەرەکانی ژینگە زیادە بن ئەبێمە بەردەوام وشیاری تاک زۆر باشە لە کۆتایی نزیکە بینەوە وەسا ئەمەوێت پێم بڵێیت چۆن وە لە تاکی ئەم کۆمەڵگایە بکەین ئەم کوردستانە بکەین ژینگەیان خۆش بوێ یعنی ئەو هۆکارانەی چین کە دەکرێت بڵین تاک مرۆڤێکی ژینگە دۆستی لێ دەبچێ وە ژینگەی وڵاتەکەی خۆی خۆش بوێ وەڵاهی ئەبێ بۆی ڕوونکرێتەوە یان بکرێتە ئەسام پێم خۆشە هەموو تاکێ بکرێتە ئەندام لەم ڕێکخراو ژینگەیان کە بوو بە ئەندام هەست بە بەرپرسیارەتیەکە ئێستا ئەمە دۆستی ژینگەمانێ و ئەندامی کارا و چالاکی ژینگەیشمانەیە دۆستی ژینگەیەکە ئەوانن کە لە قوتابخانەکانەوە ئێمە چین هەموو قوتابخانەیەک گروپی ژینگەی خۆیان دروستیان کردووە ئێمە پێ ڕێنماییانەکەین کە گروپی ژینگەی دروستکەن لە ناو خۆیانە یان کێتانەوە ئەیکینە ئەندام لە ڕێکخراوەکەی ئێمە ئەم پێناسە بەس بۆەوە نییە بڵێن ئەگەر کەسێک پێناسێکی هەبێت لە گفانیا بێتر تاو نەخێر هەست بە بەرپرسیارەتیەکە هەستەکە ئەم ئیتر ئەندامێکی ئەم ڕێکخراوەیە ئەبێ ڕێنووی خەڵکە ئەگەر هیچی ڕێنوێژ نەکە خۆی نایکات دەستخۆشە ناو گروپەکەتانە کۆمەڵە کەسە بینێکە ڕێزی ژینگەوانە خۆی هەست بە پیسکردنی ژینگە ناکە بۆیە وەکو باسم کرد توانی بێت ئەم ڕێکخراوانەیە یان خۆی لەگەڵ مەجموعەیە کە ساتوانێت گروپی ژینگەی دروستکە ئەمە هەتا ڕێکخراوی ژینگەی زیابێت تا گروپی ژینگەی زیابێت پێمان خۆشەوە لایەنێکی تێژۆکو وتمانە بێ حکومەت جەخت لەوە بکاتەوە قانونێکی یاسایەکی تایبەت بە مرۆڤ دابنێ لەسەر پیسکردنی ژینگە لە هەموو وڵاتان هەیە وڵاتی سنگافورایەکە کە لە وڵاتان لە زۆر کاتی شاباسێکم بە زۆر نمونە بووی ئەمە بۆی خەڵک بزانێت لەوێ بە قانون خەڵکیان ئیسپە وڵاتێکی زۆر جوان خەڵکیان پەیوەست کردو بە ژینگەکەوە لە کاتی سەرپێچیشە هەم غرامێکی مادیشێکە هەم بەداتا شوێک ڤیددیۆیەکی بۆ لێاتەوە کە ئەو سزای ئاوایە کە تۆ بێ ژینگەت چۆن خۆش بێ پێناسی ژینگەی بووەکە ئەنجا غرامێ مادیشێکە بۆی کە بتوانێت ئەم تاکە وا لێ بکە کە بردە بڕۆ سەیری وڵاتەکە بزان چ وڵاتێکە بۆیە بێ ئێمەش هەم حکومەت هەم هاوڵاتی وەکو ڕێکخراوەکانی ژێمە بەردەوامی لەوە شارکردنەوەی تا ناوەسارام سالار حەمە سەلیم جێگیری سەرۆکی کۆمەڵی کوردستانێکی سەوەس ماندوومان کردی لە جەژن و خۆشیاوی هەموو کات پڕوی لە قسەی جوان و لە پاراستنی ژینگە و هۆشارکردنەوەی تاک سپاس لە بەرنامەی تامی ڕۆژ دووبارە جەژنتان پیرۆز بێ و زۆر سپاس لە جەژن و خۆشیە